بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش. زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر لە بەرنامەی دیالۆگ دێمەوە خزمەتی ئێوەی ئازیزان. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بەڕێوە چوو. لەو ڕۆژەدا هاوڕێ برایەمی عەلیزادە پەیامێکی پێشکەش بە خەڵکی کوردستان کرد. لەو پەیامەدا ئاماژەی بە ئاڵ و گۆڕێکی تازە کە لە کوردستان و لە ئێران هاتوۆتە پێشەوەی کرد و باسی وەی کرد کە ئەمە دەرفەت ئەخاتە بەردەست ئێمە بۆەوە ئێمە بتوانین خۆمان لەگەڵ و هەلومەرجە ڕێک بخەین. بۆ پێشبردننی ئەو بەرنمەیە داوامان کردووە لە هاوڕێ جەماڵی بزرگپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە بەشداری بکە لەو بەرنامە و هەم لەسەر ئەو ڕۆژە و هەم ئەوەی کە لە ئایەندا چه هەلومەرجێک دێتە پێشەوە لە تێر و تەسەرتر قسەی لەسەر بکەین. کاک جەماڵ بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ، زۆر سپاس بۆ ئەوەی کە داوەتی ئێمە قبوڵ کردووە. کاک جەمال، هاوڕێ برایەم باسی ئەوەی کرد کە هەلومەرجێکی تازە هاتوۆتە پێشەوە. ئەگەرە کرێ بێ زەحمەت ئەو هەلومەرجانە چین، هەرچەند لە قسەباتەکانی کاک ئیبراهیمی شابوو، بەڵام پێم خۆش ئێوە زیاتر باسی بکەن. چ داواکاریکی لە کۆمەڵە هەیە بۆ داهاتوو بۆ ئەوەی چین بەرەو پیری ئەم هەلومەرجەوە؟ بەڵێ، زۆر سپاس کاک مەحیا، سپاس بۆ تۆ، سپاس بۆ هاوڕانی هاوکارت و سڵام هەیە بۆ بینەرانی عەزیزی ئەو بەرنامەیە. ئەگە گەرەکم بێ باسی هەلومەرجی ئێستا بکەم، ڕاستەکەی دەبێت لە ڕووداوێک کە لەم ڕۆژانەدا ڕوویاندا و لەسەر مێشک و زێنی هەمومان قورسایی دەکا بە جۆرێک لەوە دەست پێ بکەم. ئەویش پەلاماری جینایەتکارانەی هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی لە شاری سەراوان دژی ئەو خەڵکە فەقیر و هەژارە کە ڕوویان کردوتە سوختبەری، شغلێک بە ناوی سوختبەری، هەر وەکو ئەو شغلەکە لە کوردستانە زاهرەن شغل خەڵک لەهۆی بە دەلیلی شەرایەتی سەختی ژیان کە پێیان تەحمیل کراوە هیچ ڕێگایەکیان بۆ نەماوەتەوە جگەلەوە ڕویان کردوتە کۆڵبەری، و لێرێش وەکو ئەوێ دەدرێنە بەر تەقە و ئەزیەت و ئازار. بەداخەوە ئەو خەڵکە کە پەنایان بردۆ بۆ ئەو کارە تاقەت پڕوچێنە تەقەیان لێ دەکرێت و چەند نەفەرێکیان گیان لەدەستەدەن. ڕۆژی دواتر خەڵک بۆ ئێعتراز، خەڵکی سەراوان بۆ شاری ئەو شارە بۆ ئێعتراز بۆ مەسئلەیە ڕۆ دەکەنە فەرمانداری کە بەر بەو ئەو جینایەتە مەحکوم بکەن و هەروەها خوازیاری ئەوە بن کە بەری پێ بگیرێت و عاملینی بناسرێت و تشتی وا ڕوو نەداتەوە، کە لەوێش دیسانەوە دەدرێنە بەر پەلاماری هێزە ئەمنیەتەکانی جمهوری ئیسلامی و بەداخەوە ژمارەیەکیان لێ دەکوژرێت و بریندار دەبێت و ژمارەیەکیش دەستگیرەکرێت. ئەم مەسئلەیە تووڕەیی خەڵک تووڕە دەکات. دیارە تووڕەیەکە تەنیا بۆ ڕووداوە ناگەڕێتەوە بە کۆڵێک گێرۆکێشە کە ئەو خەڵکە لەو ناوچەیە هەیەە و مەحرومیەت و بێحقوقیەکە ساڵانی ساڕە لەسەر شانیان قورسایی دەکات، لەوێەوە دێت. ئەو تووڕەیە دەبێتە هۆیەکە پەلامار بەنە سەر فەرمانداری و چەند شوێنی تری دەستگا ئەمنیەتەکان و ئەو حرەکەتە مسالمەتامیزەی خەڵک لە تەریقی سوپای پاسداران و هێزە ئەمنیەتەکانەوە دەکێشرێ بە تونوتیژی و بەداخەوە ژمارەیەک دەستگیر دەکرێن و ژمارەیەکی شەوا کە باسم کرد گیانیان لەدەستەدا. ئەم ئیتفاقە لە ئەو پەڕی بێدەنگی دەستگا ڕاگەیاندەکانی کۆماری ئیسلامیدا بەڕێوە چوو. اتفاقێکی ئاوا مهم، بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بە شێوەیەکی زۆر وسیع بڵاو بووە. ژمارەیەکی ئەجگار زۆر ئەم جنایەتی کۆماری ئیسلامیان بە دروست مەحکوم کرد و بەهۆی بەرگێکی تر بە ڕسوایی و نامۆبوونی کۆماری ئیسلامی لەگەڵ ژیان و گوزەرانی خەڵک دیسانەوە هاتە ڕوو بێزافێ پشتیوانی خۆیان لە سەتێکی وەسیعدا لە ئێتراز و مقاومەت و ئێترازی ئەو خەڵکە ڕاگەیان. ئەمە ئیتفاقە تەنیا ئیتفاق نەبووە لەو ماوەی 42 ساڵ حاکمیەتی کۆماری ئیسلامیدا. بارهای ئێمە لەگەڵ وەزیەتێکی ئاوا ڕوبەڕوو بووین. پێمان دەڵێت چاوخشانێک بە وەزیەتە
پێمان دەڵێت کە لەو کۆمەلگایە بە ناوی ئێران دوو بەرامبەر بە یەک وێستاوە لای کۆماری ئیسلامیە بە هەموو دەست و پەیوەندەکانیەوە تەلاش دەکات خۆی کردار سەپاندووە بەسەر ئەو وڵاتە ئەو دەسەڵاتی خۆی بپارێزێت درێژی بکاتەوە و لە لایەکی تریشەوە خەڵکێکن کە لە نەتیجەی ئەو دەسەڵاتەدا تووشی گەلێک زەرور و زیان بوو تووشی گەلێک بێ حقوقی و مەحرومیەت بوو ئەم بربەرەکانەیە بە پانایی ئێران لە ماوەی ئەم 42 ساڵەتە جاری وایە زۆر بەرچاو بەڕێوە چووە وارگەر بمانەوێت زۆر کورت و مختصر باسی ئەو بکەین کە وەزعیەتەکە چۆنەوە ئێستا لە چ حاڵداین باش وایە کە موقعیەتی ئەم دوو بەرەیە لە بەرامبەر یەکتردا بخینە ڕوو دیێرە ئەو بەرنامەی تۆ کاک مەحیە زۆر مەجای ئەوە نییە ئەمە بتوانین زۆر واردی وردەکاریەکان ببین بەڵام لە موقعیەتی جمهوری ئیسلامی ئەگە زۆر نەگەڕێنەوە بۆ دواوە هەر ئێستای بە تۆری واقعی چاوێکی لێ بکەین پێمان دەڵێ لە زەعیفترین موقعیەتی خۆیدا لەلایکەوە لەگەڵ بحرانێکی ئەمیقی ئابووری بحرانی ئەمیقی سیاسی بحرانی کۆمەڵایەتی وهروە بحرانی نێونەتەوەیی و بحرانی نێوخۆیش لە ڕووبەڕوە ئەگەر بەعزێک لەم بحرانانە بتوانێت چارەسەرکە یا ئەحیانەن تەخفیفیان پێ بدات لەوانە مەسەڵەن بحرانی نێونەتەوەیی بتوانێت بە سازان و بەکشانەوە بەرامبەر بە ئەمریکا و غەرب بتوانێت مەسەڵەن ئەوە بە جۆرێک تەخفیف بدات و یا بحرانی ناوخۆیی کە ئێستا ئیتر مەسەڵەن جریانی ئیسلاحات ئیتر ئەو کاراییان نەماوە بە قەولێک ماجراکەیان ئیتر تەواو بووە و جمهوری ئیسلامی خەریکە خۆی یەکدەست دەکاتەوە اتفاقاً بۆ بربەرەکانێکی زۆرتر لەگەڵ تەرەفی جبهەی مقابل ئەگەر بتوانێت ئەمانەش بکات بەڵام ئەو بحرانانەی تر نەئەتوانێت و نەگەرێکیشیەتی کە بتوانێت کە ڕێگە حەلیکیان بۆ ببینێتەوە بەنابەرین مەسئلەکە لەسەرەوەیە مانەوەی ئەم ڕژیمە دروست لە بێحقوقی و لە تەحمیلی شرایطی سەختی ژیان بە تەرەفی مقابلدایە ئێستا پرسیارە دێتە بەرەوە بەڕاستی ئەگەر کۆماری ئیسلامی لە ئاوا شرایطێکدایە لە شرایطێکی زۆر زەعیفدایە باشە دەلیلی مانەوەکەی چییە بۆ ئەم ڕژیمە توانوێتی بمێنێتەوە سەرڕاوەی کە شاهدی ئەوە هەینە اعتراضات و مبارزاتی خەڵک پەرەی سندووە هەر ڕۆژ لە پەرەسەندندایە مەشروعیەتی چوەتە ژێر پرسیارەوە و دەزانین کە خواستی سەرنگونی جمهوری ئیسلامی وتە خواستێکی هەمەگان بۆ ماوەتەوە دلیلی قدرەتی کۆماری ئیسلامی نییە بە بڕوای دلیلی زەعفی تەرەفی مقابل زەعفی تەرەفی مقابل ئەوەیە کە هێشتا نەیتوانیوە تبدیل ببێ بە ئالتەرناتیڤێک ئالتەرناتیڤێکی قایم محکەم ڕادیکاڵ و پێشڕەو بتوانێت کاری جمهوری ئیسلامی یەکسەرە بکاتەوە ئەمە شکاڵەکەیە ڕاستە لە توولی ئەو ماوەی 42 ساڵەدا و بە تایبەت لە ساڵانی ئەخیردا دوای دەیمانی 96 و دوایی بە دوای ئەودا ئابانی 98 ئەم ئێعترازات و مبارزاتە ئەم جێر و کێشە و ئەم بربەرەکانە لەگەڵ کۆماری ئیسلامی چووەتە قۆناغێکی ترەوە و بە نسبەتی ڕابردووی خۆی گەلێک پێشکەوتنی بەدەستهێناوە گەلێک دەستکەوتی بەدەستهێناوە بەڵام هێشتا نەیتوانیوە ببێ بە ئەو ئالتەرناتیڤە کە کاری جمهوری ئیسلامی تەواو بکات بەنابەرین قسەکە ئەوەیە ئێمە ئێستا لە ئاوا موقعیەتێکداین تەلاش بۆ ئەوەی کە ئەو ئالتەرناتیڤە بەوجود بێت بەدەست بێت تەنیا لە گرەوی مبارزاتی ڕۆژمەڕەی کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی وەگیان هاتوو هیچ ڕێگایکی تر نییە لەم ڕێگەوەیە کە ئەم ئالتەرناتیڤە بەرە شکڵ دەکرێت ئەگەر ئەم ئێعترازات و مبارزاتە توانوویەتی لە نقطەیەکی سفرەوە دەستی پێکردووە و تا ئەوەندە تا ئیمڕۆ کە دەڵێن مەشروعیەتی کۆماری ئیسلامی بردوتە ژێر پرسیار بچێتە پێشەوە بەنابەرین ئیمکانی گوستەرشدانیەوە لە تەریقەی ئەم گوستەرشدانەوە پەرەپێدان بەم ئێعترازات و مبارزاتە ئیمکانی شکڵگرتنی یەک ئالتەرناتیڤ کە ئوفۆقێکی ڕۆشنی ببێت کە ڕەهبەریکی ئینسجامێکی ڕۆشنی بێت تەشەکل و ڕەهبەریکی ڕۆشنی ببێت و ئەمە غەیرە ممکن نییە ئەگەرچی قەتئیش نییە
ئەگەرچی ڕێگەیەکی ئاسانیش نییە، ئەگەرچی مشکل و موانع زۆرن لەسەر ڕێگات. من گەرەکمە بێژم کاک جەماڵ بڵێ طبعا ئەچینە سەر دانە بەدانەی ئەو بەشانە، یعنی ئەچینە سەرەوەی کە داهاتوو چی لێ دێ، ئەرکەکان چییە بێت. ئێوە بە خۆتان باسی 26 ڕێبەندانمان کرد، ینی باسی کۆمەڵایەکەین. خۆ کۆمەڵە چه ئەرکێکەکەوێتە سەرشانی و کۆمەڵە بۆ خۆی چه ئەولەویەتەکە بێ هەڵبژێرێت بۆ ئەوەی بتوانێت لەو ئاینداە کە ئێوە لە قسەکانتان ئیشارەتان پێکرد بتوانێت لە توانای خۆیان حداقل لەو چوارچێوە توانای هەیە و نفوذی هەیە و ئەتوانێ کارێک بکات، ئاڵوگەڕەکە بەبارێک کاتبات کە قازانجی خەڵکی زەحمەتکێش و کرێکار بچێتە پێشەوە. ئەولەویەتانە بێ زەحمەتی حتما ئەوە دەکەم، بەڵام بۆی کە ئەولەویەتەکان تەشخیص بدەین، هەر ئەولەویەتێک تەشخیصدانی هەر ئەولەویە هەڵبژاردننی هەر ئەولەویەتێک ئیتکای هەیە لەسەر ئەرزیابیەکی دقیق واقع بینانە لەسەر مەوزوعێکە کاری لەسەر دەکەین. ئەم ئەرزیابیە ئەم هەرچەنە شناختەکە واقعیتر عینیتر بێت کۆمەک دەکا بۆی کە ئەولویەتەکانی تۆش بتوانێت جواب بە مەسئلەکە بداتەوە. من هەر لە ئیدامی قسەکانی پێشومدا دەمویست ئەوە بڵم کە ئەم موقعیەتە جمهوری ئیسلامیش پێی دەزانێت، جا بۆیە لێرەوە دەچمە سەر ئەولویەتەکان. جمهوری ئیسلامیش پێی دەزانێت کە گیرەکەی لەکوێدایە. ئەگەر تەلاش دەکات خۆی یەک دەستکاتەوە و ئەگەر تەلاش دەکات کە تاریخ جەعل بکات، شەوی تەلەڤیزیۆنی بەڕێ بخات، ئەگەر ڕۆژ نییە ئێمە شاهدی دەستگیری و زیندان و ئەشکەنجە و ئیعدام نەبین و ئەمە هەموو جارێک وەبیری خەڵک دێنێتەوە، دەیهەوێت خەڵک لە ڕاپەڕین بترسێنێت، لە ئاڵوگۆڕ بترسێنێت و ئیتفاقەن دەیهەوێت شکڵگیری ئەو ئالتەرناتیڤە مانعی بێت لەم تەریقانەوە، بە تەریقی سەرکوتەوە بەتایبەت دەیهەوێت مانعیان ببێت. بەنابەرین ئێستا ئێمە لە موقعیتێکی ئاواداین، ئالێرەوە دەچینە سەر ئەولویەتەکان. لەلایەکۆ کۆماری ئیسلامیمانەیە بە هەموو زەعفەکانی خۆیەوە بە ئیتکا لەسەر سەرکوت دەیهەوێت خۆی بپارێزێت، و لەلایەکی تریشەوە خەڵکمانەیە ئەلا ڕقمی ئەوەی کە خەڵکی وەگیان هاتوومانە ئەلا ڕقمەوەی کە تا ئێرەی توانوێتی زۆر دەستکەوت بەدەست بێنێ، بەڵام نەیتوانی ببێ بە خەریکە بەرەو گرتنی شکڵدان بۆ ئالتەرناتیڤە هەنگاو هەڵبگێت. کاری ئێمە تەقویەتی ئەم بەرەیە، کاری ئێمە یارمەتیدانە ئاسانکاریە بۆ ئەوەی کە ئەم بەرەیە بتوانێت شکل بدا بۆ ئالتەرناتیڤی خۆی، ئالتەرناتیڤێکی ڕادیکاڵ و پێشڕەو و سۆسیالیستی لە ئاستی سەراسەریدا. لێرەوە ئێمە دەچین ئەولویەتەکانمان هەڵدەبژێری. بەنابەرین وەختێکیان قسە لە ئەولویەت دەکەین، جگە لەوێ دەبێت لەسەر تەحلیل و ئەرزیابیەکی واقع بینانە بێت، لەسەر شناختێکی واقعی و عینی ببێت، بۆی کە بتوانین وەزایفێک هەڵ نەبژێرین کە دوای جی خۆین بەدەستیان بۆمان جێبەجێ نەبێت و یەکتر خەتابار بکەین و خۆمان خەتابار بکەین. لە عین حاڵیشە دەبێت لە ڕاستای ئستراتیژیماندا بێت، بە ئیزافەی ئەوانە کاک مەحیەوە کە تۆ ئیشارەت پێکرد، دەبێت بزانین ئێمە ئێستا لە سوالەکەی تووشا بوو قسە لەسەر کۆمەڵە وەزایفی کۆمەڵە لە کوردستانە دەکەین. ئەمە قسە و باسی ئەمڕۆی ئێمە لەسەر ئەمە متمەرکز دەبێت کە وەزایفی کۆمەڵە بەلەبەر چاوگرتنی ئەم تەحلیلە کورتە کە باسمان کرد، ئەم موقعیەتەکەیە و ئەم وەزیفە سەرەکیەکە هەیەتی ئێستا لە کوردستانە چی. ئەمە معنای لەبەرچاو نەگرتنی وەزایفی سەراسەری کۆمەڵە و لەبەرچاوکردنی جەهەتگیری سیاسی سەراسەری کورد نییە، کە ئەوە یەکێک لە ئەرکانی ئەسڵی استراتیژی کۆمەڵەیە و پێ وایە کە تەماس و ئێرتباط و هەماهەنگی لەگەڵ بزوتنەوە ئێعترازیەکان لە ئاستی سەراسەریدا شتێک وەکە لە بەردی بناخەوە لەگەڵ کۆمەڵە بوو هەتاکو ئەمڕۆژ. کەوابوو لێرەوە ئێمە دەبێ بچینە سەر ئەولویەتەکانمان. مهمترین ئەولەویەت بە بڕوای من کە گوتیشم کارمان، یعنی ئەولەویەتەکانمان دەبێت جواب بە ئستراتیژیمان بدات و ئستراتیژیشمان عیبارەتە لە تەقویەتی ئەو بەرەیە کە باسم کرد، بۆچی بۆ شکڵدان بە ئالتەرناتیڤێکی ڕادیکاڵ و پێشڕەو و سۆسیالیست. بەنابەرین مهمترین ئەولەویەتی کۆمەڵە لە کوردستاندا عیبارەتە لە تەقویەتی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان. بەڵام تەقویەتی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان ئەخۆ تازە نییە.
هەمیشە کۆمەڵەکاری ئەوە بووە بەڵام لەم دەورەیەدا هەمیشە کاری بۆ ئەم دەورەش هەر ئیدامە هێباتەوە بۆ ئەرزیابیە بەڵام لە عینی حاڵە گەرەکمە یەک نوکتە بڵم کە بە نەزەری من تۆزە تایبەتمەندی دەکاتەوە ئەو مەسئلەیە چییە تا ئێستا قسە لەسەر مقاومەت بووە بەرامبەر بە سیاسەتەکانی کۆماری ئیسلام ئەمە بە ئیرادەی ئێمە نییە گۆیا خۆمان هەڵی بژێرین مەقتەعەکە وەختە قسێکی لە مەقتەع دەکەین منزورمان ئیستا نییە کە من و تۆ بەیەکۆ قساکەین مەقتەعێکە کە بە تایبەت بە دوای مەقتەعێکی کۆمەڵایەتیە بە دوای دەیمانی 96 و ئابارینەوە ئەوزا ئەحواڵە سیاسیە تەوازونی قوات تەبەقاتی لە بینی بەرەی خەڵکو بەرەی جمهوری ئیسلام گۆڕا و ئەمە تایبەتمەندی تری داوە بە بزبوونەوەی کوردستان ئەمە چییە کە ئێمە ئێستا پێمان وایە دەبێت تەقویەتی لە دەستورا قرار بدەین ئەویش عبارەتە لەوەی کە خاصی سەرنگونی بۆتە خاصێکی عمومی و کوردستان بە دلیلی تایبەتمەندیەکەی هەر ئاڵ و گۆڕێک بێتە پێشەوە لە سەتی ئێراندا ممکنە من ناڵم حتمی و 100% بەڵام ممکنە مەسیرێکی تر پیدا بکات ئەم مەسیرە پیدا کرد مەسئلەی حاکمیەت چۆنیەتی ئیدارەی ئەو کۆمەڵگایە دێتە دەستوری کاری جەریاناتی سیاسی لە کوردستان و دێتە دەستوری کاری بزوتنەوەی کوردستان و خەڵکی کوردستان چۆن خۆیان ئیدارە دەکەن لە مقابل ئەو هەموو پیچیدگیانەدا لە مقابل ئەو هەموو گیرۆگرفتان چۆن خۆیان ئیدارە دەکەن و چۆن خۆیان بۆیە من پێم وایە تەقویەتی بزوتنەوەی کوردستان و بە تایبەت تەوەجۆکردن بەوەی کە جوابدانەوە بەوەی کە ئێمە بەرامبەر بە مەسئلەی دەسەڵاتی داهاتوو لە کوردستانە چ دەکەین و چ بەرنامەیەکمان هەیە و هەر ئێستا جوابدانەوە داینەنین بۆ وەختە هەر ئێستا جوابدانەوە بەو مەسئلەیە بە بڕوای من کۆمەک دەکات کە ئەگە بتوانین جوابی پێویستی خۆی پێ بدەینەوە کۆمەک دەکات بۆی کە ئێمە توانین بێتمان ئەم جنبشە باش هدایەتکەین و باش و لە جهەتی کا ببینە پێشەوە کە ئیمکانی خۆ دەرباسکردن لەو وەزعیەتەی ببێت و لەژێر دەست و پێ ون نەبێت دارە ئەمەش بەحسێکی تازە نییە لە نێو کۆمەڵەدا زۆر لە مێژە ئەو بەحسە هاتوێتە گۆڕێ ئەوە من لەسەر مێزەکەم هەیە بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارەتی جەماوەری دقیقاً جوابێکە بۆ مەسئلە چینە سەر ئەو مۆزوعە کاک جەمال ئێوە باسیوەتان کرد ئێمە لە بیدایەتەوە وتمان کۆمەڵە بەڵام ئێستاکە باسی بزوتنەوەی شۆڕژیارانە لە کوردستانەکەی معناوە ئێمە تەنیا نین و معنایەوەی ئەو کارێش بە ئێمە بە تەنیا ناکرێت معناوەیە ئێمە لە کۆمەڵگایەکەین کە هێزی سیاسی تایە ئامانجێک هەیە ئەبێ و ئامانجە ببینە پێشەوە بۆ ئەوەی نەفسی بزوتنەوەی شۆڕژیێرانەکەی ڕابگرین و بۆ ئامانجەوە دیاریمان کردووە دەسەڵاتدارەتی خەڵکی کوردستان لە ئایندەی ئەو ئاڵوگۆڕەدا بیبێنە پێشەوە ئەم هێزانە چۆن لەگەڵ یانە هەڵسکۆتەکەین و چۆن ئەتوانین بەو شتەوە باستان کرد پێ بگەین بەڵێ پەیوەند و ئرتباتی کۆمەڵە لەگەڵ جەریاناتی سیاسی فعال لە کوردستانە شتێکی تازە نییە ڕاستەکەی کارێکی ڕوتین و هەمیشەگی کۆمەڵەیە من هەر ئەوەندە بڵم کە تۆش بۆ خۆت ئاگاداری کە ئێمە زۆر لە مێژە ئەوەمان مدەوەر کردووە ئەوە من ماوەیەک لەوە پێش بە بۆنەیەکەوە احتیاجم پێبوو بە قەتنامەیەکە لە کۆنگرەی 15 کۆمەڵەدا تەسویب بوو دوایی لە کۆنگرەی 17دا پێداچوونەوەیکی پیاکرا و هاتە دەستوری کاری کۆمەڵەوە ئێمە تەبقی ئەو پلاتفۆرمە حرەکەت دەکەین تا ئێستا کارمان کردووە بۆ جوابدانەوە بۆ پرسیارە کە تۆ باست کرد تەبیعەتەن ئەو قسە ڕاستە کۆمەڵە جامعەی کوردستان جامعەیەکی تەبەقاتیە ئەحزابی تەبەقاتی ئەحزابی جۆر بەجۆری تێدایە و ئەمانە میل و بۆچوونی جیاواز نمایندگی دەکەن و تەبیعەتەن بەرنامەی جیاوازیشان هەیە تەبیعەتەن بۆ گەیشتن بۆ بەرنامە استراتیژی جیاوازیشان هەیە بەڵام تا ئەوجێ بە مەسئلەی ملی دەگەڕێتەوە ڕەفعی ستەمی ملی کە لەسەر شانی خەڵکی کوردستان قورسایی دەکات ئێمە هەمیشە پێمان وابوو و پێشمان وایە
دەکرێت ئێمە بە جۆرێک لە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ ئەم هێزانە کە فعالن لە ساحەی سیاسی لە کوردستانە ئەلا ڕغمی جیاوازی بەرنامە و استراتیژیوانە بە نوعێک لە هاوکاری ئەوانە بکەین. هەر لەم بەرنامەدا ئەوە بە وزوحی تەسریح کراوە کە هەر لە بەندی ئەوەڵیدا کە دەڵێ چ دەکەین باسی ئیجادی فارسی دەیخوێنمەوە ئیجادی فەزای دیالوگ و گفتوگو لە بینی جەریاناتدا وامە لە دەستوری کاری کۆمەڵەدا دادەنێ تەنیا بۆ گفتوگوکردن نا لە بەشی تریا جگە لە مەبانیەکە جگە لە موانەیە کە هەیە تأکید لەسەر ئەوە کاتەوە کە اتخاذ موضع مشترك از طریق بیانیه مشترک یا عمل مشترک در رابطه با رویدادهای سیاسی مهم و فراخوان لازم در مواردی که ضرورت سیاسی مهم ایجاد کرد. ما بستم اوه که اما به تأکید کردن لسر ام مسائل اما کما کان اول دستوری کارمندایه که ڕێگە بدۆزینەوە کە شک نوعێک لە هاوکاری کردن لە رابطە لەگەڵ مەسئلەی ملیدا بۆچی ڕاستەکەی دلیلەکەیشی ئەساسەن ئەوەیە کە جمهوری ئیسلامی نەتوانێت لە تەفرەقە و تەلاش دەکات بوجود بێنێت و بتوانێت ئەحیانەن تۆتەعەکانی خۆی بەڕێوە بەرێت. ئەم کارانەی کە ئێمە دەیکەین دەستوری کارمەندایە جواب بەو نیازە ئەداتەوە وهروە کە عەرزم کردی کەماکان لە دەستوری ئێمەدایە کە لەو بە ڕەچاوکردنی ئەو پلتفۆرمە بتوانین ڕێگەی بۆ بدۆزینەوە. بەڵام تا ئەوجێ شتێک کە تۆ باست کرد پێم خۆشە کاک مەحیە نوکتەیەک مەوردێک هەیە ئیشارە پێ بکەم ئەویش عیبارەتی بزوتنەوەی شۆڕەشگێڕانی کوردستان. ئێمە بۆ پێ دەڵێن بزوتنەوەی شۆڕەشگێڕانی کوردستان چونکە پێمان وایە ئەم بزوتنەوەیە خارج لە ئیرادەی ئێمە بەخۆی ئاڵوگۆڕێک کە تێدا پێکاتوە بزوتنەوەیەک نییە تەنیا بۆ خواستی ڕەفعی سیستەمی ملی لە عینی حاڵە بە دلیلی ئەو ئاڵوگۆڕە کە تیا بە وجود هاتووە ئەم بزوتنەوەیە جگە لە خاستی ڕەفعی سیستەمی ملی بەدەست ئەوەی کە ژانیان کەوتۆتە مەترسیەوە و لە سەرەتاییترین حقوقی خۆیان بێبەهرە بوون مەحروم کراون لەوانش لەسەر شانی بەشی زۆری ئەو خەڵکە قورسایی دەکات و پێوە نیگەرانن و جونبشێکە لە کوردستان هەیە بۆ جوابدانەوە بە هەموو ئەمانە ئەمە بۆیە مهمە ئێمە بیزانی بەو دلیلەی کە بەعزەن ممکنە گۆیا بە ئیرادەی ئێمەیە ئەم بەشە یا ئەو بەشەیان تەقویەتکەی ئەم بەشەیان لە دەستورادانی یا ئەو بەشەی تریان لە دەستورادانی هیوایە پێوایە مەسئلەی ملی لە دەستورداجارێ مەسائلی ئیجتماعی و مەسائلی مەسەڵەن مربوط بە ژیان و گوزەرانی خەڵک و مربوط بە حقوقی خەڵکجارێ ئەوانە بکەوێتە پەراوێزەوە بەرعەکسەکە پێوایە مەسئلەی مبارزەی سیاسی و تەبەقاتی لە ئەولەویەتدایە و مەسئلەی ملی لە حاشیەدا ئەمە بە ئیرادەی ئێمە نییە خۆ ئێمە ناتوانین بە مەیلی خۆمان وەکو حیزبێکی سیاسی بە پێ ئەرزیابی خۆمان تەحلیلی خۆمان بۆچوونی خۆمان ئەم بەش یا ئەو بەشە بینە دەستورەوە بە تووری واقعی خارج لە ئیرادەی ئێمە ئەم ویستانە لە نێو کۆمەلگا بەهۆی ئاڵوگۆڕانەوە لە یەک ئاڵاون تۆ ناتوانانی بە خەڵکی کوردستان بڵێ جارێک کارتان بە مەسئلەی ملی نەبێت جارێک بچەند دوای فڵان هێنی سنفی خۆتان و تەبەقاتی خۆتان بکەون یا بەرعەکس کارتان بە مەسئلەی سنفی و تەبەقاتی و سیاسی خۆتان نەبێت جارێک بچەسمە بە مەسئلەی ملیەوە ئەمە هەر کەس ئەم کارە بکات بێخەبەری خۆی و بێڕەبتی خۆی بەو جامعەیە نیشان داوە بۆیە ئەو قسە پێویستە وەختێکیان ئێمە باسی بزوتنەوەی شۆڕەشگێڕانە دەکەین بەعزەن یا ئەم لای بەرجەستە دەبێتەوە لەلایەوە یا ئەو لای بەرجەستە دەبێتەوە پێ وایە تەنیا مەسئلەی ملی هەیە لە کوردستانە یا ئەویتە پێ وایە تەنیا مەسئلەی مبارزەی سیاسی و تەبەقاتی لە کوردستانە دەسوتێکە ئێمە پێمان وایە هەر بەو دلیلە پێمان وایە ئێمە لەگەڵ جونبشێک ڕوبەڕووین کە ئەم جونبشە لە عینی حاڵاکە مەسئلەی ستەمی نەتەوایەتی لەسەر شانی قورسایی دەکات لە هەمان کاتدا لە مەسئلەی مەحرومبوونی لە ژیانێکی ئینسانی لە ڕفاه و خۆشبەختی لە ئازادی و بەرابەری لەسەر شانی قورسایی دەکات و تەجروبە ئەویش پێ نیشاندا بۆیە ئەم نوکتە بە من مهمە لە تعریفی ئەم بزوتنەوەیە. بەڵێ کاک جەمال باسی ساحەی کوردستانمان کرد هێزی فعالمان لە کوردستان کرد بەڵام
لەلایەکی ترشۆ باسی ئەومان کرد ئێمە ئەمانەوێ بەرەیەکی بەهێز بۆ گەیشتن بە ئامانجێکی کە باستان کرد قەوی بکەین. طبعا لەو زمینەشا کار کراوە، هەوڵمان داوە لە زمینەی پەیوەندی لەگەڵ هێزە چەپەکان و هێزی چەپ لە کۆمەڵگەی کوردستانە پەیوەندی بگرین و پێکەوە هاوکاری بکەین و بتوانینەوە استراتیژیە ئاسانتر ببینە پێشەوە. ناومید بووین لەوە یاک و بەڕێوە ناچێ بۆمان، پێم خۆشە کەمێک لەم بابەتەوە زیاتر تەوزیات. من کاک مەحیا ئەمە کە تۆ باست کرد یەکێکتر لە ئەولەویەتەکانمانە لە کوردستان. ئەگەر ئەولەویەتمان بزوتنەوەی تەقوێتی بزوتنەوەی کوردستانە بەو تعریفە کە باسمان کرد هەرچەند بە کورتیش داین حاڵە لەو بزوتنەوەیەدا تەقوێتی بەرەی چەپ و سۆسیالیستی بۆ ئەوەی کە هێژمونی سیاسی ئەو بزوتنەوەی بەدەستەوە بگرێت ئەرکێکی مهمە و لە ئەولەویەتی کاری ئێمەدا. هەر بەو دەلیلە هەر لە 26 ڕێبەندانی پارەکە بوو هاوڕێمان کاک براهیمی عەلیزادە بانگەوازێکی یارە بووکو نەزەری شەخسی خۆی باس کرد. ئێتر ئەو بانگەوازە بە دەلایلێک زۆر نەچوە پێشەوە. من بەشماڵە خۆم پێم وایە کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە دەبێت موزەی خۆی بەرامبەر بۆ بانگەوازە ڕۆشن بکاتەوە و لە ئەوڵین فرسەتی ممکندا ئەگەر بە سوورەتێکە تەوافقی لەگەڵ ئەو بانگەوازە هەیە لە نەزەرێکی شەخسی بیکا بە نەزەرێکی تەشکیلاتی و ڕێگا و شوێنەکانی بە ئەنجام گەیاندنی ئەوانە ڕۆشن کاتەوە. ئەمە بە بڕوای من نوکتێکی مهم. بۆچی ئەوە مهمە؟ یەکێکیان کوتم بەو دەلیلەی کە پێم وایە لەو بزوتنەوەیەدا هێزی چەپ هێزی دەتوانێت زمینەی واقعی هەیە کە بتوانێت شکل بگرێت و لە شکلگرتنی ئەوانەدا دەتوانێت یارمەتی بداکە و بزوتنەوە هەنگاوی بچێتە پێشەوە. ئێستا چاو لە کۆمەلگای کوردستان دەکەین ئەوە بە ئاشکرا دەبین. جگەلەوە لە دەرەوەی کوردستان بە ئاشکرا دەبینی کە ژمارەیەکی ئجگار زۆر هەن کە پراکەندە و بە تایبەت لە شرایطی ئێستادا ئەو پراکەندێکیە شیاو نییە و جێگای نییە. احتیاج بە کێنەوانە کاک جەمال ژمارەی کێن وا پراکەندە کەسانێکن کە ماوەیەکی زۆر فعالی سیاسی بوو بەڵام ئێستا بە هەر دلیل بۆ خۆیان پێیان باشوە دووریان کردووە. بەڵام کەسانێکن ئجگار زۆر وتم چ لە سەتحی جامعەی کوردستانە و چ لە دەرەوە کەماکان خۆیان لەبەرەی چەپتا دەبینەوە، خۆیان لەبەرەی بزوتنەوەی سوسیالیستی لە کوردستانە دەبینەوە، خوازیاری ڕفاه و خوشبەختی ئازادی و بەرابەرین، خوازیاری چارەسەرکردنی کێشەی نەتەوایەتین. هەمووی ئەمانە دەتوانێت لەژێر چەترێکا کۆبێتەوە. بە بڕوای من کۆمەڵە چەترێکی مناسبە، بەڵام ئەمە نابێت بەرداشت بکرێت کە من گویا لە فکری جەزبی کەسانێکم بۆ ناو کۆمەڵە. خۆ ئەمە خراپیش نییە، ئەلبەتە کۆمەڵە تەقویەت دەبێت، کۆمەڵە تەقویەت بوو چەپ تەقویەت دەبێت لە کوردستانە، بەڵام لەوە فەراتر بە تایبەت لە سەتحی ناوە لەوە فراتر ئێوە ئەو هەموو تەشەکلاتە کە لە توولی ئەم ماوەدا پێکاتوە و ئەمەش اتفاقاً یەکێکتر لە ئەولەویەتەکانمانە پەرەپێدان بەو تەشەکلە توودەیانە بۆ تەشەکلە جەماوەریانەیە لە سەتحی کوردستانە بێ ئەوەی کە ڕەبتیشان بە هیچ حرەکەتێکی سیاسیشەوە ببێت. ئەمانە کۆمەک دەکا بۆی کە ئیمڕۆ بربەرەکانێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئاسانتر بێتەوە، باشە و لە ئەین حاڵە سبحەی ڕۆژێ و ئەگەر بێت و مەسئلەی دەسەڵاتدارەتی و چۆنەتی ئیدارەی کۆمەلگا لە نەتیجەی هەر ئاڵوگۆڕێکە هاتە دەستورەوە ئەم نوع تەشەکلاتە پەرەسەندی ئەم تەشەکلاتە لە نێو بزوتنەوەی کوردستانە یارمەتی ئەدا بەوەی کە ئرتجاع و کۆنەپەرستی نەتوانێت لە کوردستانە سەربەرز کاتەوە. ئێوە تەسەورکەن لە غیابی ئەمانەدا و لە غیابی حرەکەتێکی ئاوا بەرین و کۆمەڵایەتیدا ممکنە سبحینە کەس نازانێت چه اتفاقاتێک بێتە بەرەوە و ممکنە زۆر شرایطێکی ناخۆش بێتە ڕوو بدات. بۆ بربەرەکانی لەگەڵەوە وەزێتە ئێمە نابێت دانیشین ماتڵ بین، دەبێت ئیمڕۆ دەست بکات، دەبێت ئیمڕۆ فرسەتەکان
ببینینەوە و دەبێت ئیمڕۆ خۆمان ئامادەکەین لە ڕێگەی جۆر بە جۆرە، لە ڕێگەی ژینگە پارێزیەوە، لە ڕێگەی وەرزشەوە، لە ڕێگەی هونەر و ئەدەبیاتەوە، لە ڕێگەی مەسلەی ژنانەوە، لە ڕێگەی مەسلەی منداڵانەوە، لە بواری ئەجگار زۆرەوە کە دەستی پێکرد. ئەجگار زۆرە کە ئێمە خۆمان لە ئەنما و ئەقسام جامعەی کوردستان و کۆمەلگای کوردستان خۆی ببینێتەوە لەو تەشەکلانەدا و لەو تەشەکلە جەماوەریانەدا و ئەوە کە عەزم کردی دەتوانێت قەزانجێک لە نێو ئەمانەدا مەسئلەی جەریاناتی هێزی چەپ کە واک عەزم کردن پەراکەندن کۆکردنەوەی ئەمانە و هەمووی ئەمانە ئەگەر بتوانن لەگەڵ کۆمەڵ متصل بن ئەگەر نە بەنۆعێک هەماهەنگی هاوکاریکردن بۆ ئەوەی کە بتوانین لە شرایطێکە کە جامعە پێویستەتی هەماهەنگ ئەمەلکە. تۆتمشاکە هەر ئێستاش پێویستێتی هەر ئێستا لە ئێرتباط لەگەڵ مەسئلەی کۆڕبەریدا مەسئلەی کۆڕبەری خەریکە دەبێت بە مەسئلەیەکی جددی یعنی لە نێو کۆمەلگای کوردستانە بۆ ئێمە ناتوانین حرەکەت هەل لە ڕێگەی ئەو تەشەکلان هەل لە ڕێگەی جەریانەتی چەپەوە هەل لە ڕێگەی ئەناسووری چەپەوە لە نێوە لە دەرەوە حرەکەتێکی تودەی عەزیم سازمان بدەین بۆ ئەوەی کە دفاعکەین لە مەسەلەی کۆڕبەری لە کوردستان بۆ ناکرێت بە بڕوای من ئەمە دەتوانێت زەمینەیەک بێ بۆ خۆ ئامادەکردن بۆ کارێکی گەورەتر. ئێمە لە کاری چکۆلەوە دەتوانین دەست بکەین بۆ کارێکی گەورەتر. بەڵام کاکە مەحیا قسەکانیشم درێژە پەیدا دەکا بەڵام قەیناکە باسی ناومیدیت کرد. من باسی ناومید نەبووم لە شکل پێدان لە و هاوکاریکردن لەگەڵ جەریاناتی چەپدا، بەڵام بە تۆر واقعی موانع و ئەوەی کە بە ناوی جەریانی چەپ متحەزبن لە کوردستانە و خۆیان وەکو جەریانتی چەپ و سۆسیالیست پێناسە دەکەن. دیارە ئێمە هەوڵێکماندا تەلاشێکمان کرد، بەڵام ئەو تەلاشەی ئێمە ئەو مۆفەقیەتەی یا ئەو نەتیجە مەطلوبەی خۆی بەدەست نهێنا. بۆچی؟ من پێم وایە ئەمە ڕسمێکی باش نییە. ئێمە تەوزیح نادەین، ئەمە دەبێت تەوزیح بدەین کە دەلیلی چییە ئەو مەسئلەیە و شاید ئەمە ڕەخنێکیش بێ لە خۆمە بۆ تەوزیحمان نەداوە. دەزانم ڕەفیقەکان جەستە و گوریختە باسییان کردووە، بەڵام جێگەی خۆیەتی کە تەوزیحێکی ڕۆشنەوە بە تۆ بدەین. ئەوەی کە من لێرە باسی دەکەم منزورم نییە جێ و تەوزیح ڕۆشنە دەگەڕێتەوە، وەکو نەزەری شەخسی خۆم باسی دەکەم. من بەشباڵ خۆم پێم وایە کە ئەگەر چی هێشتا ناومید نەبوون، ئەگەر هێشتا ڕێگە هەیە، بەڵام لەگەڵ موانع ڕووبڕوە. موانعەکە ئەوە نییە کە گویا بەدەخلاقی هەیە، موانعەکە ئەوە نییە گویا کەسێ ئیتلاعیکی توندی داوە ئەویتە توندتر جوابی داوەتەوە. بە نەزەری من ئەوەیش نییە. تەنانەت بە نەزەری من حتا موانعەکەش ئەوە نیە گویا زەرورەتەکەش دەرک نەکراوە. ئەمە هیچ پێوانەیە نییە بڵام مەسەڵەن فڵان کەس لە فڵان حیزب زۆرتر دەرکی کردو بە مەسەلەکە. بە نەزەری من مانعی ئەسلی عیبارەتە لە هەر ئەو تعریفە کە پێشتر باسمان کرد لە بزوتنەوەی کوردستان، موقعیەتی بزوتنەوەی کوردستان و موقعیەتی چەپ لە بزوتنەوەی کوردستان. کاک مەحیا بۆ ئیسباتی ئەو قسەیە من هەر لەم ڕۆژاندا بە تووری ئیتفاقی هەروە لەسەر سایتەکان نووسراوەیەکم دی لە هاوڕێیانی دەفتەری سیاسی و کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتی. بەڕاستی لە ئەوڵۆ پێم وابوو کۆنا، بەڵام هی تاریخی ئۆکتۆبری 2020 چاپێن مانگەوە پێشە. ئەم ئیتلاعیە بە عنوانی خەتیمەشی حیزبی کۆمونیستی کارگەری ئێران حکمەتیست در کوردستان مراحل و محورهای کارمە. من ئەسڵەن ئێستا قەستم ئەرزیابیکردن نەقد و بەڕەسی ئەم ڕاگەیانە نییە ئەسڵەن، فقط دەمەوێ بڵم مانعەکە کامل. ئەم ڕەفیقانەیە ئێمە دەڵێن حیزبی ئێمە بە چشمانی باز ئەوزاعی متفاوت لە کوردستانە تاقیب دەکەن. باشە ئەوەڵین شتێک کە بە نەزەر دەگات و ئینتزار دەڕوات هەر کە ئەم پلتفۆرمە دەخوێنێتەوە پێمان بڵێ ئەو ئۆزاع متفاوتە چییە لە کوردستان، چییە ئەو ئۆزاع متفاوتە کە ئەم ڕەفیقانەی ئێمە پلتفۆرمێکی وایان داوە بەڵام لە شوێنێکی تر نیانداوە. ئەخۆ نابێت مبارزاتی وەسعەتی مبارزات بێت شوێنی تر لە کوردستان ئەگە زۆرتر نەبێت کەمتریش نییە. ها دەی تەفاوتەکە چییە کە مەسەڵەن ئێوە سەراسەری ئەم ئیتلاعیە ئەم پلتفۆرمە بخوێنەوە یەک نوقتەیشتان دەست ناکەوێت بزانین تەفاوتەکە لە چیدای. تەفاوتەکە
لە شوێنەتر دەبیسرێت کە تەفاوتەکە لە وجودی ئەوەی کە جامعە سیاسیە و جامعە تەحەزب یافتەیە. دەجێ پرسیار ئەوەیە ئەی بۆچی وایە؟ دلیلی ئەوەی کەم جامعە سیاسیە تەحەزب یافتەیە چییە؟ ئایا غەیرز ئەوەیە کە ئەم جامعەیە جگە لە هەموو وەکو باسم کرد وەکو بزوتنەوەیکی شۆڕشگێرانە مەسئلەی ملی مبارزە بۆ ڕەفعی سیستەمی ملی یەکێک لە خاستەکانی ئەم خەڵکەیە و کەسێک ناتوانێت لە پێشتریش باسم کرد بە ئیرادەی خۆی تەنیا بە تەحلیل و ئەرزیابی خۆی بیخاتە حاشیەوە یا مەسەڵەن نادیدەی بگرێت. ئێوە تۆجه بکەن ئەگەر قسە لەسەر تەفاوتە دەبێت بە ئێمە بوترێت ئەم تەفاوتە لەکوێدایە. تەنیا لە بەندی ئاخردا ئەم ڕەفیقانە دەڵێن پەیوەندیەکەمان پچڕە تۆزێک کاک جەمال، بەڵام لەو قسانەوە باست کرد ئیشارەت بەو کرد لە ئاخری ئەو نووسراوەی ئەو هاوڕێیانە نوکتەیەکت باس کرد کە پەیوەندەکە بچڕا بێت زەحمەتی کراری بکەرەوە. لە ئاخردا لە ئاخرین نوکتەدا فقط باسی دەکەن کە گۆیا مەسئلەی پلاتفۆرمیکیان دەبێت بۆ حەلی مەسئلەی کورد کە ئەم پلاتفۆرمە لە مەبانیەکەی لە بەرنامەیەکی ترا هاتووە. من پرسیارەکەم ئەوەیە دەڵێم بۆ باسی ئەو تایبەتمەندیانە ئەو تەفاوتانە ناکرێت، بۆ باسی ئەو تایبەتمەندیانە ناکرێت. لێرەدایە گەرەکمە بێژموتم باسی ئەرزیابی و نەقد و بەڕەسی ئەم بەیانە نیە بە فەرزی ئەوەی کە هەمووی ئەو مواردانش کە لێرە هاتووە دروست بێت. ئەمە تەنیا هێنی کوردستان نیە، لە هەموو شوێنەکە توانێت ئەم پلاتفۆرمە بگری دەستەوە کاری پێ بکەیت. مەسەلە مادامی کە تۆ نەتوانی تایبەتمەندیەکەی نیشان بدەیت، مادامی کە تۆ نەتوانی بۆ ئەو تایبەتمەندی ڕێگە حەلێکی نیشان بدەیت کە فرێکار و زەحمەتکێشی کوردستان ئەیگرنەوە خۆیانی تیا ببینەوە، ئەمە بەدەستەوە ناگیر. جامە بەستم ئەوەیە ئەساسی گیرەکە ئالێرەدا کە دوو ئەرزیابی متفاوت هەیە لە موقعیەتی چەپ لە بزوتنەوەی کوردستانە کە ئایا ئێمە مەسئلەی چارەسەر بزوتنەوەی ئەو خەڵکە بۆ حەلی مەسئلەی ملی بە ڕسمیت دەناسین و ئایا ئامادەین لەو پێناوەدا کاری بۆ بکەین، بەرناممان بۆ بێت، تەرحمان بۆ بێت. جا بەو دەلیلە وەختارێکیان ئێمە دادەنیش و ئێمە واردی ئەختلافێک دەبین، کەسێک کە ئاوا بۆچوونی بێت بیرەکاتەوە کە کۆمەڵە چونکە وارد مەسئلەی خۆی دەزانێت لە کۆبنەوەکانە بەشداری دەکات لە هەر مەسئلەیە کە مربوط بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان بێت و مربوط بە مەسئلەی ملی بێت دەخاڵەت دەکات، تەبیعەتەن لەگەڵ بۆچوونی ئەو ڕەفیقانی نایەتەوە و عەمەلاً ئیستیکاک دێتە پێش. بە هەمووی ئەوانەوە ئاخری کلامم ئەمەیە کە ئێمە دەبێت تێبکۆشن ڕێگە بدۆزینەوە. هیچ شەرت و شروتێکمان نییە. ئێستا ئێمەش کەماکان هەر ئامادەین مادامین کە ئەو جەریاناتە گەڕێکیان چونکە پێمان وایە زەرورەتێکی سیاسی ئیجاب دەکات، بەل لەوەی کە جەبری زەمانە پێمان بکات خۆمان ئاگاهانە بە ئیستیقباڵی وەبڕین و خۆمانی بۆ ئامادەکەین بۆ فرسەتانە لە دەست نەدەین. بەنابەرین ئەگەر ئەو ڕەفیقانە تەجدید نەزەرە لە ئەرزیابیەکانی خۆیان نابکەنەوە، تەبیعەتەن ئێمە ئامادەین بۆ دەست ئەو هاوکاریانە کە لەلایەن ئێمەشۆ نەپشراوە ئیدامە بدەین و بتوانین بە نەتیجە مەطلوبی بکەین کە کۆمەکمان بکە بۆ باقی کاروبارەکەم. هەڵێ کاک جەماڵ، من پێم خۆشە لێران نوکتەیەک ئیشارە بکەم. ئێوە باسیوەتان کرد کە ئەسم مەسەلە گرژی و ئاڵۆزی و تووڕەبوون و ئالەوانە نییە. ئێمە لە ساحەی کوردستانە لەگەڵ ئەحزابی تریشە هەن کە ئەسن ئیدئۆلۆژی و بیر و باوەڕ و استراتیژی جیاوازیشمان هەیە دائانیشین قساکەین و پەیوەندیمان هەیە و جاری وایە بڕیارێکی مشتەرەکە دێن بۆ مانگنتری گشتی بۆ نەچوونە پای هەڵبژاری دنیاکە شتێکی ئەو موفقیش بووین. بەڕاستی خەڵکی کوردستان زۆر سەربەرزانە لەم وارانە هاتوۆتە بەرەوە و سەرکەوتووە. لەم بەوردەیشە تەبعەن ئەبێ هەوڵ ئەوە بدرێت لەگەڵ هێزێکا کە تۆ دانیشی هاوکاری ئەەکەی، یعنی گفتوگۆ ئەەکەیت، معنای ئەوەیشە کە ئینسانە بێ هەوڵ بدات زبانی زبر و گرژ بەکار نێنێ بۆەوە ئەم زبانە زبانی بەرامبەر بە دوشمن نابێ ببێت.
ئەبێ زمانی بەرامبەر بە مخالفی سیاسی ببێت بۆیە بتمفقە و تۆزی حەبدەم کە طبعا هەر هێزێک چە ئەوانەی وە استراتیژی مشتەرەکمانیەوە چە ئەوانەی وە بیروا بیرەکەینەوە کە لە بەرێت چەپیشان ئەبێ هەمویان ئەمە لە بەرچاو بگرن و تۆزوی پێ بکەن بەڵام کاک جەماڵ مەسەلەیەک هەرچەند من پێم خۆش نییە ئێمە واردی مەسایلی ناوخۆمان ببین طبعا بۆ کەس شاراوانیە کە تشکیلاتی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران ماوەیەکە کە مەسایلێکی ناوخۆی هەیە و تا ئەندازەیەکیش واقعاً خەڵک ئاگدارن لە شێوەهای مختلفەوە ئەم مەسایلە باس کراوە بۆیە ئەم بەرنامە جێگەی ئەوە نییە کە واردی ئەم بەحسانە ببین بەڵام دەی باشە ئاخر ئێمە بۆ خۆمان ئەبێ لە ناوماڵی خۆشمان کارێک بکەین بۆ بتوانین بینە پای ئەو لەوێتانەوە باستان کرد بەرەی چەپە مەسەلەی شۆڕشە لە کوردستان کرێکارانە ژینگەیە هەمووانە ئەوە بە هێزێکی منسجم و بە هێزێک کرێت کە بۆ خۆی لە ناوخۆشەوە ئینسجامی ڕێکخراوەی خۆی ڕاگرت بێ لەم بابەتەوەڵەنچی زۆر زۆر دروستە ئەوە لێکدانەوەیکی دروستە هێزێکە بۆ بەڕێوەبردنی ئەو ئەولەویەتانە کە باسم کرد من بە چەند دانەیەم ئیشارە کرد لە دەستوری کاریمان دەبێت با تۆنج بۆ ئۆزا ئەحواڵی سیاسی کە ئێستا لە ئێراندا لەگەڵی ڕوبەڕووهین دەبێت ئامادە بێت بەڵام واقعیت ئەوەیە کە ئەگەر لە دەستوری کاری کۆمەڵەدا دایدەنین ئەو ئامادەگیە پێویستە نییە بەداخەوە و دەبێت ئەو ئامادەگیە بە وجود بێرین اتفاقاً کاک مەحیا منیش پێم وایە بەندازە کافی قسەی لەسەر کراوە باسکردن لەسەری زۆر ئێستای تر جەزابیەتی نییە حەدیەقەل بەڵام ئەمەشێکێک لە ئەولەویەتەکانمانە ئێمە دەڵێن بزوتنەوەی کوردستان تەقویەت ببێت ئێمە دەڵێن بەرەی چەپ دەبێت تەقویەت ببێت ئێمە دەڵێن تەشەکولهای تودەیی لە کوردستان دەبێت پەرە بستێنێت ئێمە مجموعی ئەوانە تەبیعەتەن ئەوە کە تۆش باست کرد هێزێک دەبێت ئەوە بەڕێوەبەرێک کە خۆی ئاماد من پێم وایە کە دەتوانین ئەوە بکەین بە نەزەری من ڕاستەکەیتان دەوێت شاید بەرحاڵ لە ڕوانگای منەوە مەسەلەکە بە کۆڵشێرەوە نییە زۆر ئاسانە بە شەرتێکیان وتم لە نگاهێکی سیاسی تەبقاتی چاو لە قەزیەکە بکەین بۆ ئەو ئەرکە کەلانە ئەو ئەرکە مهمە لە تەقویەتی بەرەی مبارزەی خەڵک دژی جمهوری ئیسلامی ئەوە ینی هەمیشە لە بەرچاومانە بێت وەکو ڕاهنمایەک لە بەرچاومانە بێت و ئەوە ببینین تەبیعەتەن کۆمەکمان دەکا بۆی کە لە بەرخۆکردن بە مەسایلی ئاوایکە تۆزە دڵ ئاوەڵاتر بین تمشاکە کاک مەحیا من پێم وایە کە دلیلی ئەوەی کە وەزیەتە ئاوای لێهات اختلافات نەبوو اختلافات هەمیشە کتومانە و دێشڵین اختلافات هەیە موجودە بەڵام ئەمریکی عادی و تەبیعیە ئەوەی وا تۆزێک سێبەری خستە سەر فعالیەتەکانی ئێمە ئەو ئەمرە تەبیعیە غەیرە تەبیعی بەرخۆردمان پێکرد و خۆمان بە سوالێک لێرە و پرسیارێک لەوێ و نەقدێک لێرە و نەزەرێک لەوێ بە پەلە کەم تااقەتیمان نیشان و بە پەلە کەوتینە نەتیجەگیری گرتن لێ دەزانین چۆنە وەکو میوەیەک کە نەگەیشتووە لێ ناگەڕێ بۆ خۆی بگات زوو لێ دەکەیەوە کە لێکردو ناتوانین استفادە لێ بکەین بەڵێ بەداخەوە پەیوەندەکەمان قەتە بوو من گەرەکمە ئەوە ئیشارە ئەمیس ئەوە بڵم کە پەلەمان کرد ئەم پەلەیەکێک لە کەم تااقەتیماندا بوو لە کەم تااقەتیمان لە قبوڵی ئەو اختلافاتە گەرەکمان بوو زوو نەتیجە بگرین لەسەر حەدس و گومان و من پێم وایە و نەزەرم وایە و هەموو ئەوانە کردی بۆەوەی کە بلافاسە تا سەدحی وجودی گرایشاتی متفاوت ببینە پێشەوە و خودی ئەمە نوتفەیەک بوو بۆەوەی کە باقی حەواشی لێ ببێتەوە تا ئەو شوێنە بچێتە پێشەوە کە بەداخەوە ئەوە کە عەرزم کردی سێبەری خستە سەر
کار و فعالیتەکانمان بە دەرەجەیەک و ئێستا من و تۆ لێرەدا دەنیشین قسە دەکەین دەڵێن وەزایفێکی مهممان هەیە، وەزایفێکی گەورەمان لەسەرشانە، وەزایفێکی سیاسی و تاریخین. بەنابەرین کۆمەڵە دەبێت هەستێ بە بۆ جوابدانەوە بۆ وەزایفەکە لە دەستوری کاریایەتی، بەڵام سێبەرێک دەبینی و دەبێت ئەم سێبەرەیە لابری. ئەویش زۆر ئەوە کە عەرزم کردی مادام ئەمە جەهەتگیری بێت زۆر سەخت نییە، دەبا عادی بەرخۆردی پێ بکەنیتر، عادی بەرخۆردکردن لێی گەڕین با بگات میوەکە بگات، ئیجازە بدەین کەم تااقەتی نیشان نەدەین، ئیجازە بدەین مەباحث اختلافاتی کە موجودە با بۆ خۆیان مەترح بکەن وەکو گرایش. ئێمە نەچین بەرەو ئەوەی کە ممکنە بەرەو ئەو شوێنە ختم بێت، ممکنە ختمیژ نەبێت. بەنابەرین ئیجازە بدەین وەکو میوە خۆی پێ بکات کە گەیشت مطمئنەن ئەو وەختە دەتوانێت بێتە سەر شوێنی تەسمیم گیری، توانین تەسمیمی لەسەر بگرین. تا ئەو وەختێ بەدڵ ئاوەڵاییە و ئیجازە بدەین هەموو فۆنکسیۆکانی حیزب، هەموو فعالیتەکانی حیزب لە ڕاستای جوابدانەوە بەو نیازانەوە بۆ ئەولوێتانە بکەوێتە کار. من خوشبەختانە بەعزێک ئەلائم دەبین و بە نەزەری من ئەمانە مثبەت. یەکێکیان ئەوەیە کە هەمومان ئەو قسە دەکەین، دەڵێن وەزایفی مهمترمان لەسەرشانە هاوڕێیان خۆمان ئامادەکەین. فعلەن ئەو مەسائلێتە لە فەرعدا هەمومان قسەمان ئەوەیە کە دەڵێن دابڕان و ئەحیانەن وەسوەسەی دابڕان کە ممکنە ببێت ئەوە نە مەشروعیەتی سیاسی هەیە نە مەقبولیەتی ئیجتماعی هەیە. هەر کەس دەست بدا بە کارێکی وا و ئەحیانەن ئەگەر وەسوەسەیەکیش هەبێ لەو بابەتەوە بە ئاکام ناکات. و خوشبەختانە دەبینین مەسەڵەن لەو ماوەیەدا جگە لە تعدادێکی محدودی ئەنگوش شمار نەبێت کە بە حاڵ سەرگەرمیەکان ئەوەیە بەشی زۆری ئازا سەرفنەزە لەوەی کە خۆیان بەچی منتەسەب دەکەن زۆر مەتین و ژیرانە زاهر دەبن. ئەمیش بۆ خۆی هەمووی هەنگاوی مثبەتن ڕاستەکەی و ئەمانە بە ئێمە دەڵێ کە مۆمیکێنە ئیجازە بدەین مەباحسەکە ڕەوەندی عادی و تەبیعی خۆی تێی بکات وەکو میوەیەک پێ بگات جا ئەو وەختە تەسمیمی لەسەر دەگرین. تا ئەو وەختێ حزب لەسەر کاری خۆیەتی بە پێی ئاخرین پەسەندکراوەکانی و ئاخرین پەسەندکراوی چ لە حەزی سیاسی چ لە حەز موازین تشکیلاتی کار و فعالیتی خۆی دەکات بۆ جوابدانەوە بەو نیازانە. و بڕوای من ئەمە ئەمریکی ممکنە و ئەمریکی لە دەسڕەستدایە. ئێمە بۆ ئەو کارە دەبێ ئەوەش بزانین کە لە عین حاڵامانە ئیتفاقەن یەکشەوە ڕوو نادات. پێمان وا نەبێت بەلتولی ئەو ماوەیەدا کاک مەحیە دەبێ قبولی بکەین کە تۆزێک دڵی یەکترمان ئێشان، قبولیکەین تۆزە یەکترمان بریندار کرد. پێمان وا نەبێت بە یەکشەو هەموو ئەوانت دەچێتەوە سەر جێگای خۆی. دەبێت فرسەت بە خۆمان بدەین. لەم فرسەتە بە بڕوای من جگە لەوەی کە بە لەحاظی سیاسی و مەحتەلی ناکەین و دەست بەکار دەبین بۆ ئەوەی کە ئەو وەزایفە سیاسیە چ لە ئاستی سراسەری و چ لە ئاستی کوردستان بیبینە پێشەوە خەلەئێ بە وجود نەهێڵین، بەڵام بەڵحازی تشکیلاتیەوە تا ئەوجێ بە مەسائلی تشکیلاتی دەگەڕێتەوە پەلە نەکەین. بە بڕوای من لە شرایطی ئەوەدا هیچ تەسمیمێکی بە پەلە نەگرین. مەجال بدەین بە خۆمان، مەجال بدەین بۆ ئەوەی کە یەک دۆر بتوانین بە دەرەجەیەک ئەو برینانە سادشکەینەوە واردی فەزایەکی تر ببین کە تێیدا ئەو مەباحثە بە تۆری شەفاف و ڕۆشن مەترح بکرێت، بەحسەکان مەترح بکرێن، دوایش نەتیجەی لێ بگرین، بزانین ئەو وەختێ دەتوانین نەتیجەی لێ بگرین. نە ئێستا هێشتا نەگەیشتووە کاڵ و کرچە و بمانەوە بە پێ ئەرزیابی خۆمان و حەدس و گومانی خۆمان بمانوێت نەتیجەی لێ بگرین کە نەتیجەی باشیشی لێ ناکەوێتەوە. کاک جەمال، من پێم وان نییە مشکلەکە هەر ئێمە بین. طبعاً ئەمە کێشەیەکە لە ئاستی بەرینترە لە بزوتنەوەی چەپا ئەیبینین. طبعاً مەجالی ئەو بەرنامەیە ئەومان پێنادا کە دابنیشین و هەڵی سنگێنین زانین هەموو ئەمانە چییە، بەڵام ئەوەی وا ئێوەش بۆ خۆتان ئیشارەتان پێکرد ئەو هەدەفەیە کە قاعدەتەن نەبێت لە دەستوری کارا بێت و بۆ بتوانین ئەم کێشانە لا ببین. بەڵام عمومەن بەشێک لەو کێشانەی ناوخۆی ئەمە لە چوارچێوەی هەرە و کێشە گشتیەی کە
چەپ بە عامتیایەتی و ئێمەشان ڕەنگەداتەوە ئەبیندرێت. پێم خۆشە لە ئاخری ئەو بەرنمەیەدا چونکی خەریکی دینە کۆتاییەکەی شارێکی کورد بە مۆزوع بکەیت و بەرنمەکەمان کۆتایی بێت. ئەو ئەرزیابیەی تۆ ڕاستە کاک مەحیا، من نەمیست زۆر واردی جزئیات ببم. واقعیت ئەوەیە، من باسم کرد کە ئەرزیابی لە بزوتنەوەی کوردستان و کە دەڵێن تایبەتمەندی هەیە، تایبەتمەندەکەی چییە؟ کە دەڵێن متفاوتە، تەفاوتەکەی لەکوێدایە و خودی ئەم تایبەتمەندی و تەفاوتە چ وەزایفێک لە دەستوری کاری ئێمەدا دادەنێن و خۆمان چۆن لێرەوە چەپ چ وەزیفێک ئەکەوێتە سەرشانی و چۆن ئەتوانێ خۆی جارێکی تر وەکو سەردەمەکانی ئەوەڵی فعالیەتی کۆمەڵە خۆی بەم جنبشەوە گرێ بدات. ئەمە مەسائلێکن کە دەتوانێت شکاڵێکی نییە و اختلاف هەیە، ئێمە توانین اختلافە بەرینە پێشەوە و ئیرادێکیدا نییە و بە قەوڵی تۆ تەنیا مربوط بە ئێمەش نییە، لە ئاستی سەراسەری تردایە و ئەبعادی تریشی لە خۆ دەگرێت. بۆیە بە بڕوای من پێم وایە کە کێشەکە تۆزە عمومی ترە، بەڵام تا ئەو جێ بە ئێمە دەگەڕێتەوە لە کوردستانە. من گوزەرا بە یەکی دوو مۆردیم ئیشارە کرد، تعریفمان لە بزوتنەوەی کوردستان دەبێت مشخص بێت. ناتوانین بە ئیرادەی خۆمان ئەم بەش یا ئەو بەشەی کەمڕەنکەین و ئەمی یان ئەو یان بخەینە حاشیەوە. دەبێت خۆمان تێوەگلێنین بە هەموو بارێکە، خۆمان بە ساحبی بزانین. کۆمەڵە دەبێت خۆی بە ساحبی بزوتنەوەی شۆڕشگەرانی کوردستان بزانێ، خۆی بە ساحبی بزوتنەوە بۆ ڕەفعی سیستەمی ملی بزانێت. ئەگەر ناڵین ئێمە دەبێت ئوفق و ئارمانی گرایشی ناسیۆنالیستی لە بزوتنەوەی کوردستان بخێنە حاشیەوە، چۆن دەخرێتە حاشیەوە؟ تۆ ئەگەر نەبی بە ساحبی مەگەر ئەو لەوە تەغزیە ناکات، چۆن ئیخێت حاشیەوە؟ ناخرێتە حاشیەوە، بە قسە ناخرێتە حاشیەوە. تۆ دەبێت ساحبی ببی، تۆ بە دەستیەوە بگری بۆی کە بە ئەنسجامی بگەین، بە ئەنجامی بگەینی. مەگەر ناڵین فێدرالیزم ڕێگە حەلی مەسئلەی کوردستانیە، وەکو ئوستخانی لای زەخم دەمێنێتەوە. ڕاحەلی ئێمە دەبێت ڕۆشن و وازەح بگرێت و ئەم ڕاحەلە ناگیرێتە مەگە تێیدا دەخالت کەی و لە هەموو ئەرسەکانیە حزورت ببێت. لە زمانی مادەریەوە بگرە، لە فەرهەنگ و ئەدەبیاتیەوە بگرە، تاکو مەسائلی سیاسی، تاکو مەسائلی اجتماعی، تاکو مەسائلی عمومیتر بە تێیدا بەشدار بی. ناتوانانی بە ئیرادی خۆت بەجی جار ئەویان تاکتیکێکە لە فەرع دایدەنم، ئەوی تریان جارێ با بخەمە ئەولاترەوە. ئەمە خودی بزۆتنەوەکە ئەوەت پێناڵ. بۆیە من پێم وایە کە ئەرکی ئێمەیە ئەم مەسائلە ئیشکاڵێکی نییە، ئیدامەی بدەین، بەحسی لەسەرکەین، قسەی لەسەرکەین. حتمما ڕۆشنگەری زۆرتر بەدواوە دێت، حتمما تەقویەتمان دەکات، حتمما لە هەنگاوێک دەمان باتە پێشەوە. بەڵام هەروەکە تۆش ئیشارەت پێکرد بە دروست، ئەمە ممکنە بچێتە پێشەوە لە سەتحی جنبشدا، لە سەتحی جەریاناتی چەپدا، ئەگەر ئەوەی کە بزانین بە چ زمانێک لەگەڵ یەکتر قساک، بە زمانێکی ڕۆشنگەرانە، سەمیمانە و زمانێکی کە خلاصە ئەوەی واتۆ باسە کرد، زمانی نەرم و زمانێکی کە شیاوی جەریانی چەپ و کۆمۆنیستە. ئەمە ئەرکی سەرشانی ئێمەیە کە دەبێ ببێنە پێشەوە. زۆر سپاس کاک جەماڵ. من فقط نوکتەیەکی چکۆلە بڵێم، ئەویشەوەیە کە بەڕاستی لەو ماوەیەدا لەلایەن هێز و هێزای چەپی و زۆر هێزی سەراسەری چ لاسی سەراسەری چ لاسی کوردستانەوە حساسیەتێکی تایبەتی بەنسبەت ئەو مەسایلی ناوخۆی ئێمە نیشاندرا. ئەوە دیسان هەرەوەمان پێڵێت کە وەزیفەیەکی گەورەتر لە سەرشانی ئێمە، ینی ئێمە موقعیەتێکی تایبەتیمان هەیە، بۆیە ئاوا ڕوومان تێخەن و داوامان لەکەن مشکلاتەکەمان بە شێوەیەکی کە ببێنە پێشەوە، هەر لە چوارچەوەی ئەو لەوێتیانەوە ئێوەش بە دروستی شارەتان پێکرد قەرارەگرێت. بەڕاستی زۆر سپاس بۆ ئەوەی لەو بەرنامەیەدا بەشداریت کرد کاک جەماڵ. باشەکەم، زۆر سپاس. فقط ئەوە بڵم، ئەوە یەکێکتر لەو نکاتە موسبەتەیە کە ئەو دۆرەیە ئێمە شاهدی هەین
و بڕای من جێگەی خۆیتی هەر لێرەوە دەستخۆشی بکەم لە هەموو ئەو ئازیزانە لە ئاستی کوردستان لە ئاستی سەراسەری کە مەسئولانە بە زمانێکی ڕەفیقانە هاتن و تەلاشیان کرد کە ئێمە ڕێگەیەکی دروست بگرینە پێشەوە بوو ئیدامێ فعالیتەکانمان. زۆر دەسپاسی هەمویان دەکەین بۆ لێرەوە دەستخۆشی لە هەمویان دەکەین. زۆر سپاس دیسان بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، بەم جۆرە هاتینە کۆتایی ئەو بەرنامەی دیالۆگ تا دیالۆگێکی تر کاتوساتێکی خۆشتان بۆ باوەتخوازم مەڵەوە.